پەیاممان ئەوەیە بۆ هەموو قەوارە سیاسی و هاوپەیمانی و لایەنە سیاسیەکان و کاندیدەکانیش پابند بن بەو ڕێنمایانەی کە ئێمە ئەمڕۆ بڵاویەکەینەوە. دەستەی باڵای هەڵبژاردنەکانی هەرێم بە هەمانجی لەگەڵ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار و دەستەی پاراستن و چاکردنی ژینگەی هەرێم سەبارەت بە خستنە ڕووی ڕێنمایی بۆ بانگەشەی هەڵبژاردن و دوورکەوتنەوە لە ئەنجامدانی سەرپێچی لەگەڵ نوێنەرانی لایەنە سیاسیەکان کۆنفرانسێکیان ئەنجامدا. جێگری بەڕێوەبەری گشتی دەستەی هەڵبژاردنەکانی هەرێمیش دەڵێت پێویستە سەرجەم ئەو لایەنانەی لە هەڵبژاردنەکانی عێراق بەشدارن ڕەچاوی ئەو خاڵانە بکەن کە لە کۆمیسیۆنەوە دەردەچن. وەک کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان لەسەر دوو ئاست کار دەکەین لەسەر مۆزوعی سەرپێچی و سکاڵا لێژنەی سکاڵا هەموو ئۆفیسێکی هەڵبژاردن دامەزراوە بە سەرۆکایەتی جێگری بەڕێوەبەری گشتی و لێژنەی چاودێری ڕزدی خۆڕۆقات چاودێری سەرپێچەکانمان کردووە هەر لێژنەکانی ئێمە دەست بەکارن و هەر سکاڵایەکمان پێ بگەین لەو بارەوە ئێمە بەپێی ڕێکارەکانی خۆمانە تەعاملەکەین لەگەی دوو جۆرە سزا هەیە سزایەکە لەلایەن حکومەتی هەرێمەوە لە ڕێی وەزارەتی شارەوانی و دەستەی ژینگەوە دیاریەکرێ غەرامەیەکیش هەیە لەلایەن ئێمەوە بەپێی یاسای هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عێراق 2018 کە لە پەرلەمانی عێراق دەچووە بڕی هەموو سەرپێچیەکدان درا هەموو سەرپێچیەک دیاری کراوە و بڕی غەرامەکەشی بەرامبەر دیاری کراوە. لە هەڵبژاردنەکانی ڕابردوو لە دوای تەواوبوونی پرۆسەی دەنگدان بەهۆی کەمتەرخەمی بەشێک لەلایەنە سیاسیەکان و لێنەکردنەوەی پۆستەر و لافتەکان سیمای شار و شوێنە گەشتیارەکان دەشێوێنران و زەرەر و زیانیش بەرژینگە دەکەوت. سەرۆکی دەستەی پاراستن و چاکردنی ژینگەش دەڵێت هەڵواستنی پۆستەر و لافتە لە شوێنی ئاینی و حکومی و شوێنە گەشتیارەکان قەدەغەیە و بە پێچەوانەوە ئەو لایەنە دووچاری سزا یاسایی دەبێت. چەند ڕۆژی داهاتوو بانگەشەی هەڵبژاردن لە کۆی شارەکانی عێراق دەست پێ دەکات بە دڵنیاییەوە پرۆسەی هەڵبژاردن پرۆسەیەکی فراوانە کاریگەری لەسەر ژینگە دروست دەکات بۆیە ئێمە هەوڵ دەدەینکەوە کەمترین کاریگەری یاخود کاریگەری هە لەسەر ژینگە دروست نەکە بۆیە بۆ ئەو ئامانجە هاتوین چەند ڕێنماییەکمان دەرکردووە گرنگترینیان ئەوانن کەوە نابێ کەژاوەی ئۆتۆمۆبیل و قەرباڵغی ناو شارەکان دروست بکرێ نابێ بڵندگۆ یاخود مکەبەرەی دەنگ بە شێوەیە دابدرێ و بۆی خەڵک هەراسان نەکرێ نابێ شوێنە گشتیەکان و شوێنە ئاینیەکان و شوێنە گەشتاریەکان بە هیچ شێوەیەک بەکاربێنرێ بۆ بانگەشەی هەڵبژاردن هەوڵ بدرێ زیاتر کەناڵەکانی ڕاگەاندن تۆڕە کۆمەڵاتیەکان بەکاربهێنرێ و هەروها نابێ بە هیچ شێوەیەکەوە ئەو پۆستەرانەی کەوا لە دار و دیوارەکان دەدرێ لەزگە بێ بۆ ئەوی پاشانەکە بتوانرێ بە ئاسانی لێ بکرێتەوە بەدڵنیاییەوە سزای مادی دیاری کراوە ئەم سزایانش بەندە بەو ڕادی پێشەرکاری کە لەلایەن لایەنە سیاسیەکانەوە ئەنجام دەدرێت. لە ئێستادا سەرجەم لایەنە سیاسیەکان سەرقاڵی ئامادەکارین بۆ ئەنجامدانی بانگەشەی هەڵبژاردن کەوا بڕیارە لە 15 مانگە و لە کاتژمێر 12 شەو ڕێگە بە کاندید و لایەنە سیاسیەکان بدرێت دەست بە بانگەشەکانیان بکەن تاوەکو 24 کاتژمێر بەر لە ئەنجامدانی هەڵبژاردن پرۆسەی بانگەشەکردن بەردەوامی دەبێت بە پێی ئامارەی کۆمیسیۆنیش بێت لە هەرێمی کوردستان جگە لە ناوچەدا بڕێنراوەکان 3,143,414 کەس مافی دەنگدانیان هەیە. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر